حکوومەتی هەرێمی کوردستان تەواوی ئەرکەکانی سەرشانی خۆی بۆ ناردنی موچەی مانگی 6 جێبەجێ کرد و داوا لە حکوومەتی فیدراڵی دەکات پابەندی ڕێکەوتنەکەی نێوانیان بێت و دەست بە ناردنی موچەی مانگی 6 بکات. ئەمڕۆ چوارشەممە ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان کۆبوونەوەی ئاسایی هەفتانەی خۆی ئەنجامدا و لە کۆبوونەوەکەدا گفتوگۆ لەسەر سێ بابەتی پەیوەست بە نەوت و موچە کراوە. دوای کۆبوونەوەکە ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان ڕایانگەیاند کە تەواوی ئەرکەکانی خۆیان ئەنجام داوە و ئێستا نۆرەی بەغدایە ئەرکەکانی خۆیان ئەنجام بدات و موچەی مانگی 6 ڕەوانە بکات. لە ڕاگەیەندراوی دوای کۆبوونەوەکەی ئەنجومەنی وەزیرانی هەرێم داهاتووە حکوومەتی هەرێم لیستی موچە و تەرازوی پێداچوونەوەی مانگی 6 ڕادستی وەزارەتی دارایی فیدراڵ کردو و ئێستا ئەرکی حکوومەتی فیدراڵە لە بەرامبەردا موچەی مانگی 6 و شایستە داراییەکانی موچەخۆرانی هەرێم خارج بکات. لەبارەی ڕادەستکردنی نەوتەوە ئەنجومەنی وەزیرانی هەرێم ئاماژەی بەوە کردووە کە ئەو بڕە نەوتەی بەرهەم دەهێنرێت ئامادەیە بۆ هەناردەکردن و ڕادەستکردنی بە کۆمپانیای سۆمۆ. هەروەها ئاماژەش بەوە کراوە بە پێی ڕێکەوتنی حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدراڵ حکوومەتی هەرێم تێچووی بەرهەمهێنانی پێداویستی ناوخۆی نەوت لە ئەستۆ دەگرێت. لە کۆتایی ڕاگەیەندراوەکەی ئەنجومەنی وەزیرانی هەرێم داهاتووە حکوومەتی هەرێم بەردەوامە لە پابەندبوونی بە لێک تێگەیشتنەکەی لەگەڵ بەغدا و ئێستا لەسەر بەغدا پێویستە پابەند بێت بە ناردنی موچەی مانگی 6 و دواتریش موچەی مانگی تەمووز.